پێم وایە کاتی ئەوە هاتووە کە هەڵوەستەیەکی جددی بکەین و وەکو کوردەواری دەڵێن گرێ دەستان نەخەینە دەدانان ئەگەر هەر کامێک لە ئێمەوە بەخۆی دابچێتەوە بە دەوروبەری دابچێتەوە خۆمان بگۆڕین خۆمان چاکەین لە ناخەوە خۆمان ڕاستکەینەوە واقعەکەشمان دەگۆڕێ واقعەکەی ئێمە ڕنگدانەوە دەرهاویشتەی ئەوەیە کە لە دڵ و درونەکانی ئێمەدا هەیە ئێمە کەمینەیەک لە وڵاتەدا پێی وایە خەڵک و عیباد و میلاتە هەمووی بۆ خزمەتی ئەو دروست کراوە کەوا بیر دەکاتەوە بە شێوەیەکی ڕەفتار دەکات کەوا بێ دەبێ ئەو عەقڵەتە بگۆڕدرێ و دەبێ ناخی خۆمان پاککەین چاککەین و کەسانێک کە ئامادەی پاکبوون و چاکبوونیان نییە دەبێ حەقیقەت میلەتی زیندوو ئەوە بڵێ کاکە تۆ تەواو حەدت ئێرەیە چی دیکە بۆت نییە تۆ بە جۆرێک وڵات بەڕێوەبەری کە هەموو خەڵک بێزارکەی تووڕە بکەوی نیگەران بکەی ئەم وڵاتە تۆش بەشەرێکی وەکو ئێمە هیچ لە ئێمە زیاد نییە تۆش مرۆڤ ئێمەش مرۆڤین خوا ڕزقی تۆی خستۆتە ئەم وڵاتە ئێمەش هەر لە خستۆتە ئەم وڵاتە تۆ بۆ چەند ملیارت هەبێ من بۆ هیچم نەبێ بۆ یعنی لە چی لەکوێدا هەیە لە قورئاندا هەیەشتی وا لە سونەتدا هەیە عەقڵ وا دەڵێ لە دیموکراسی لەکوێدا هەیە لە هیچ شوێنێکی دنیاشتی وا نییە کە کەمینەیەک هەر لە خێش و بێشەوە بەهۆی دەسەڵاتەکان یا بەهۆی شەریکە دەستبوون لەگەڵ دەسەڵاتدارەکە ببێتە خاوەنی هەموو شتێک ئەوی دیکەش لە هەموو شتێک مەحروم بێ و چاوەڕوانیش بکات کە خەڵک بێدەنگ بێ و هەر کەسێک ڕەخنەشی گرت و شتێکی کرد بڵێ کاکەوە جێرە شێوێنە و حاڵی وا حسابیوە کە من قەت لەگەڵ جێرە شێوێنی و لەگەڵ ئاڵۆز و بڵۆزی و لەگەڵ شێوازی ناشرین دانیم بەڵام بەتەکید خەڵکیش کە حەقی خورا و مافی پێشێل کرا حەقی خۆیەتی ناڕەزایی دەربڕێ و گلەی بکە یعنی بەداخەوە وڵاتەکەی ئێمە دەگونجا بە جۆرێکی دیکە ئیدارە بدرێ و دەگونجا بە شێوەیەکی دیکە مامەڵە بکرێ بۆی ئەو بەشەی پەیوەندی بە حکمڕانەکان و هەیە حەقیقەت دەبێ ئەوە بزانن کە وردە وردە لە تەحملی خەڵک دەچێتە دەرێ بتوانن سەبر بگرن لەسەر ئەو شێوە کە وەکو گوتم حاڵەتێکی لاسەنگە هەم لە ڕووی سیاسەوە لاسەنگە هەم لە ڕووی ئابووریەوە لاسەنگە لە ڕووی کۆمەڵاتیەوە لاسەنگە کەمینەیەک بوونە هەموو شت بەدەستی ئەم وڵاتە و حیساب بۆ خەڵکی دیکە ناکەن بەشداریان پێ ناکەن لە ئەوە هەڵبژاردن دێتە پێشێ هەر کامێکیان لەکوێ دەسەڵاتی هەبێ بە تەزویر سندوقەکانی خۆی پڕ دەکات لە دەنگ لەو شوێنش کە دەسەڵاتی نییە لەوێ حەزمی ڕاستەقینەی دەردەکەوێت ئەو حیزبەی کە لە هەولێر و لە دووهۆک حکمڕانە لەوێ پڕی دەکات بەڵام تەماشەکەی لە سلێمانی بەخەدەر ئێمە دەنگ نایەنێ ئەوی دیکە کە لە سلێمانی حکمڕانە لە هەولێر هەر بەخەدەر ئێمە دەنگ دێنێ یا شتێک زیاتر یا کەمتر ئەوە معناوە کاکە تۆ لەو شوێنەی کە دەسەڵاتت نییە وجودی و حەزمی ڕاستەقینەی خۆت لەوێ دەردەکەوێت لەو شوێنەی کە دەسەڵاتت هەیە خەڵک دەترسێنی تەزویر دەکەی چی دەکەی چۆن دەکەی بەهەرحاڵ جا خەڵک ئێستا دەڵێ جا من هەڵبژاردن دەکەم بەو شێوەیە مامەڵەم لەگەڵدا دەکەن خۆ پێشاندان دەکەم بەو شێوە یعنی ئاسمان دوور و زەوی سەخت بۆیە ئێمە پێمان وایە ئەمە لە بارودۆخێکی خراپ داین و حکمڕانان ئەگەر بێت و عەقڵی خۆیان نەگۆڕن و چاو بە خۆدا نەجێڕنەوە و دڵنیا نەبن لەوەی کە ئاوایان بۆ ناچێتە سەرێ من پێم وایە کە بەرەو ئەوە دەچێت سەرنجام بێزاریەکی گشتی فراوانتر پەیدا بێت لە هەموو ناوچەکان و سەرنجام تەقینەوەیشی گەورەی جەماوەری پەیدا بێت وەکو لە وڵاتانە کە بینیمان تەقینەوەی جەماوەری ڕوویدا و هەموو شتێک هیچ شتێک لەسەر جێی خۆی نەماوە هەموو تێکداری بەسەر بەردیەوە نەما بۆیە خەڵکیش بەڕاستی کاتی ئەوە هاتووە کە ئەوانیش چاو بە خۆدا بجێڕنەوە و چی دیکە دەستی چەوری خۆیان لە کۆمەڵێک دەسەڵاتدار هەڵنەسوون و پێیان وابێ کە هەر بەوەندە لێی دەردەچن خۆی پروردگار لێمان دەپرسێتەوە ئەو حکمڕانانە بەهۆی ئەو خەڵکەوە کە شوێنیان کەوتون بوونە حکمڕان ئەگەنا کەس لە بەیاری کەس لە وشکانی مەلەی بۆ ناکرێت دەبێت گۆمێکە بەجا مەلەی تێدا بکە ئەگە خەڵکێک نەبێ لەگەڵتدا بێ بەڕێی ناحەقدا بێگومان ئینسان ناتوانێت پێشکەوێ وجا ئەگەر خەڵکی بەدواوە نەبێت ئینسان ئاوی لە دوانەیە ناتوانێت ئاو دێری بکە